مسعود بارزاني ئەوڕێیان ساڵانە دەستا ئەوەی فەعسی خۆی دەکات و چەند ساڵە بەتایبەتی دووسێ وایان نەکاک مەسعود دووسێ دێتە 1995 دێتە نەمسا خەستەخانەش تایبەت بە خۆیان هەیە وەڵی این وەخت خۆی ناوی خەستەخانەکەشیان ئەوە کرد وەزان دکتۆر مستەفایەک هەیە هەری خۆیانە بەس لە ئەوروپای باشترین دکتۆریان هێنایە ماوەک لەمەوبەر باسمان کرد کە مەسعود بارزانی بەهۆی تەمەنی بەهۆی ئەو جەنجاڵێ تووشی زەهایمەر بووە تەنەوە عیب نییە هیچ ئەو شتانە هیچ عیب نییە لە دنیای سیاسەت ئەمیش بەشە کەس بە خۆم دەکەم هەیت ئێستا لەو عمرێ 54 ساڵم بڕوا بکەن هیچ عیب نییە ئەو شتانە بەس دزی درۆزنی ناپاچی مەسەلەن زمان پیسی ئەوانە عیبە بەڵام شتێک لە دەروێ ئیرادەی خۆت تووشت دەبی ئەو هیچ عیب نییە مەسعود بارزانی ساڵانە دێتن زۆر ئەترسێ باشترین ڕاضە دەرمان دکتور لە خۆیان دەکەن هەرسێکیان هەموو ماڵیان بۆ زانیاریتان وەکو گوتم ساڵانە دێتە ئەوروپای فەعسی خۆی دەکەن ئەو ساڵ هاتی دووبارە فەعسی کردی چەند مانگ لەوەبەر ئەم ڕامگەیان زەهایمەری هەیە بەرپرسیشم لەو قسەیە و ئەو خەبەرانە بۆیە باز دەکەن بڕوا بکەن هاوڕێیان یعنیش بەهۆی ئەوە یەک مەسعود بارزانی کارەکتەرێکی گەورەی دنیای سیاسیە دوو بزانن ئێمە ئاگامان لە ناو وردەکاری ناو بنەماڵەی بارزانی هەیە کە ئەوە شێتی کردینە ها بۆ زانیاریتان وەڵی وایە نەشێخ وەیسی بارزانی زۆر پێت دەگەسین کو ئەمە دەستمان دەگات کۆ مەسعود وەی گوت بووی مشکلە نییە چ بڵاو دەکەنەوە بە دوو سەرچاوەکانیان بگەڕێن سەرچاوەکانیان چێ دەیاندادێ ئەوان ڕاستیش دەکەن منبەعەکەی ئەگە لەمە ببردرێم لە شێ دەزانم لە دوو سەرچاوە نەک لە دوو مانە زیاتر ئێستا بۆیە بۆ شتانە ئەمەش لەو ڕوانگەوە پەیامە دەدەن کە دەستگای هەواڵگریتان تێم دەگەینە ناوتان ئەوەش هەموو دەلالە لەوەیە کە هاوڕێیان بڕوا بکەن لە قوڵایی ماڵی بارزانی خەڵک لەگەریان نمایە لێیان بێزارە هاوڕێیان وەزعی مەسعودی هەرێکێک بیبینی لە نزیکەوە هەموو خەڵکی لەبیرە تاوان زەهایمەر ئەوەیە شتی نوێ لەبیر دەکەی شتی کۆن ئاساییە هەمووت لەبیرە بەس بڕەبڕە دەست پێ دەکەن لەگەت تەمەن و لەگەت ئەوانەی شارەزار ئەمە زۆر شارەزانیم لە بواری تۆبی بەڵام زەهایمەر یەکێک لە خاڵەکانی شتی نوێ لەبیر دەکەی مەسعود بارزانی هەر کەسێک بیبینی دەیناستەوە و بێگومان قسەی لەگەڵ دەکات بیرەوەری کۆن بەس بیرەوەری دوێنە و پێرە ڕەنگ پێ بڵێ چت خواردیە و چت جوڵە کردیە و چت گۆتیە بڵعکسی قسەی خۆی بکاتەوە بۆیە ئێستا سیرکەن یعنی کەم دەردەکەویوە دەرکەوتنەکانیشی سیدادی زۆر لەگەرەستا ئەن ئەو نهێنیانە بڕوا کە ماڵی نەچیری نازانی هەموو وردەکارێکی بڕوان پێ بکەن نازانم چەند بەس یعنی ئەوان بە خۆیان بە ماڵی نەچیریان نەگوتیە بە سیداد و کوڕەکانی دەزانن وایان نا ئەوانم کەسی نزیکینە ئەو ساڵ مانجی دوو کۆتایی دوو بوو مەسعود هاتەکەن خاڵەکەی ئەو خاڵە هەبوو ئەنە پێشم گوتن ئەم ڕۆژێک تەلەفۆن مەسە بۆ کرد پەرلەمانتارەکان هەموو پێداهاتم ئەویشی گرتەوە کوڕەوەتی وازم نەبینم نەخۆش زۆر گزگم پێستا یعنی حەزم لێ نییە ئەمە قات یعنی هەندەشت پرەنسیبی ئینسانیە هەستم پێ کرد گوتم ببوورە و قەپاتم کرد وتی نەخۆشم زۆر بە دڵەکی پڕ لە ئازارەوە کەچ بۆ کنی تر لۆ فەعسی خۆی چووە تاوان فەعسی مەسعودی ئەوەی کە کرایە پێتی پێدەگوترێ PET ئەوە دکتۆرەکان دەزان کەوازان مشی قەتعا دەکرد تا ئەم فەعسی خینی کرایە فەعسی پێستی کرایە هەمووی کردیە هەمووی باشە خراب نییە بەس ئەوەی زەهایمەری فەعسی پێتی پێدەگوترێ PET ئینگلیزی کردیتی و لە قۆناغی میلت کۆینتیف ئیمپایرمنتە لە قۆناغی MCI ئینگلیزیە ئەوە دکتۆرەکان بالێک بدەنەوە ئەمە نازانین بە وردی ئەمن بەڕاستی زۆر شارەزانین بەس لەو قۆناغەیە کە قۆناغەکە ئەڵێن متەوەستە بەڵام دکتۆر نەسیحەتی کردیە بڕ کاتی هەندەیە پشوو بدەیت نەچێ ناو ئەو زەنجاڵەیە ئیسراحەت بکەیت تەواو بووی یعنی تەواو بووە ساڵ بە ساڵ خراپتری لێدێ بە هیچ هێزەکیش ناگەڕێتەوە مجەڕەد تەمرینە بکەی باشتر دەبی وەکو ئاوتیزم چارەسەری نییە بەڵام تەمرینی پێ بکەی هێمن دەبتەوە
مەسعود بارزانی نەو قۆناغەدا دەژێت قۆناغەکەی خراپ نییە وەشتی کۆنیشی هەموو لە بیرە بەس شتی ئێستا هەفتەیەک چەند ڕۆژ لەمەوبەر لی تێک چووە وەلەو قۆناغە لە فەعسی پێتی کردیە PET و ئێستا لە قۆناغی زەهایمەری MC ئایا کە ئازانم بە ئینگلیزی میلت کۆینتیڤ ئیمپایرمنت دەژی دکتۆر پێی گوتیە کە پشوو بدە و خۆ دوور بێخۆ لە جەنجاڵ ئیتر دەگەرێتەوە سەر خۆیان ئەوان چ دەکەن چ ناکەن ئەمە نازان بەس دەزانمەوە ئێمەینا من بەرپرسم لەو شتانە چکە ئەو زانیاریانەی دەدرێتە ئێمە ئەم دەزانم هەریەکە و چیە و چەند ڕاست و چەند ڕاستنی ئەو خەڵکی فەل نییە ئەو خەڵکانێکن لێی نزیکن و ئەوڕێیان منی چیت کەم نما زۆر زۆر سوپاسشتان دەکەم بۆ ئەو کاتەی ئێوە لەگەڵ منتان سەرف کرد و